يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، هیچ شتێک لە ژیاندا بە ئەندازەی ماڵی تەبا خۆش نییە. لە وەرزێکی زستان و سەرمادا شەوێک ئەندامانی خێزانێک بە دەوری سۆبایەک ئاگرێکەوە کۆ ببنەوە، ڕوویان لەگەڵ یەکتری خۆش بێ، دڵیان لەگەڵ یەکتری پاک بێ، بە دڵخۆشی یەکتر هەموویان دڵخۆش بن. والعکس صحیح، پێچەوانەکەشی زۆر ڕاستە. هیچ شتێک لە دنیادا لەوە تاڵتر و بە ئازارتر نییە کە تەبایی ناوماڵ بشێوێ، کە کۆمەڵە کەسێک کە ئەندامانی خێزانێکن، بە تایبەت هاوسەرەکان، ژن و مێردەکان، لە ناو چوارچێوەی ماڵێکا بن، لە ژێر سەقفێکدا بن، بەڵام هەر یەکەیان ڕووی لەلایەک بێ، بەڵام هەر یەکەیان دڵی لەلایەک بێ. ئەوە گەورەترین موشکیلەکانی ژیانە. ژیانێک کە بە خۆی پڕیەتی لە ژان، لە خەم، هەموو ئەو خەمانە هەم ژن دەگرێتەوە، هەم پیاو دەگرێتەوە. بە دەرەجەی یەکەم پیاوان زیاتر دەگرێتەوە. خەمی هەژاری و نەبوونی کە ئینسان ڕۆژ دەبێتەوە، خەمی ئەوەیەتی چۆن بژێوی ژیانی خۆی و هاوسەر و منداڵەکانی بەسەربەرزی پەیداکە. گەڕام بە دووی پارویەک نانی حەڵاڵدا بەبێ فرت و فێڵ دەستت کەوێ، زەرەری مادی توش دەبێ و خەمێکی گەورە دێتە سەدڵ و دەروونت و بیر و عەقڵ و هۆشت دەشێوێنێ بەهۆی ئەو زەرەر مادی کە هاتووەتە ڕێگات. خەمی ئەولادی خراپ، ئینسان لە ژیانیا کەسێ پێی نەوتۆ درۆ دەکەی، ئەولادێکت بۆ هەڵدەکەوێت لە کچێک لە کوڕێکی خراپ، چەند جار پێوەی گرفتاری و شەوگار خەول لێ دەزڕێ و نازانی چی لێ بکەی. کەسوکاری خراپ و بێکەسی، ئەو کەسانی لە دەورتن بە حیساب خزمتن بەڵام دڵسۆز نین. زۆر کەسەیە خزم و کەسوکاری زۆری هەیە بەڵام بێکەسە، چونکە وەکو پێویست لەگەڵ یانین و ئاشنانین پێی. خەمی هاوڕێی دووڕوو، دۆستێکی گیانی بە گیانیت بە حیسابی خۆت هەبووە، دەردە دڵی خۆتی لا دەکەی، بەڵام سێ دەکەی ئەو وانییە، ئەو لە ناڵیشی داوە و لە بزماریش دووڕوو دەرچووە لەگەڵتا. ئەو هاوڕێ نەبووە کە تۆ هەموو متمانەیەکی ژیانت لەسەری بووە، هەموو شتێکی خۆتت لا دەرکاندووە، ئازانی چه ئازار و خەمێکت پێدەبەخشێ. ئەو هاوڕێی هاوڕێیەک بۆ بە حیساب هاوڕێی تەمەنت بووە، بەڵام لە مەوقیفێکا بۆ دەردەکەوێت ئەمە چۆن بۆ بەرامبەر بە تۆ لە پشتەوە، چۆن دووڕوو بووە و ناڕاست بووە. خەمی نەخۆشی و ئازاری جەستەیی، خەمی دڵتەنگی کە جاری وایە جەستە نەخۆش نییە بەڵام دڵتەنگە. ئالەم هەموو خەمانی کە دێنە سەر ڕێگای هەر یەکێک لە ئێمە، ئینسان پەنا بۆ چێ دەبا؟ هیچ کەس ناتوانێت هاودەم و خەوخۆری خەمخۆری ڕاستەقینەت بێ جگەل لە هاوسەری ژیانت. چونکە خەڵکی دڵسۆزی شت بن فرمێسکی بەزەیت بۆ دەڕێژن. ئەو کەسەی زۆر زۆر دڵسۆستە بەزەی پێدادێتەوە، خۆی کەسێکی دڵنەرمە، بەڕەحمە، بەڕێزە، کە دەبینێت تۆ خەمباری فرمێسکت بۆ دەڕێژێ، وەکو تۆ فرمێسک دەڕێژێ. ئەوە پێڵەن فرمێسکی بەزەیی هاتنەوە. بەڵام هاوسەری ژیان، هاوبەشە ژیانەکەی خۆت، خێزانەکەی خۆت، ئەو فرمێسکی خۆشەویستیت بۆ هەڵدەڕێژێ. ئەو دوانە زۆریان فەرقە بەڕێزم. یعنی کاتێک کە پیاوێک بۆ ژنەکەی دەگریا بەزەی پێیدا نایەتەوە، ئەوە لە ناخی دڵەوە بۆی دەکڵێت چونکە خۆشی دەوێ. بەڵام کاتێک کە خێزانێک ئافرەتێک نەخۆش دەکەیەوە خوشکەکەی خۆی بۆی دەگریا و بەزەی پێیدا دێتەوە. بۆیە دەبێت هاوسەران ئەو دووشتە لێکجیاکەنەوە. کاتێک کە پیاوێک نەخۆش دەبێ خوشکەکەی بۆی دەگریا بەزەیە، بەڵام کاتێک پیاوێک نەخۆشە و لە تنگانەدایە و ژنەکەی بۆی دەگریا ئەوە خۆشەویستیە. بۆیە هیچ کاتێک هیچ کەسێک نییە لە ژیانە
وەکو هاودەم و هاوسەر بتوانێت هەڵگری خەمەکانت بێ. هاوڕێ و دۆست هەرچەند ڕاستەقینەش بێ بەهۆی سەرقاڵبوونی بە ژیانی خۆیەوە جارێک دوو جار سێ جار خەمت لێ دەخوا ئاخری لێت بێزار دەبێ، بەڵام هاوسەر هەمیشە لەگەڵتە. جا بۆیە هاوسەران لە نێوانی دووشتان یان خەمهێنن بۆ یەکتر یان خەمڕەوێنن بۆ یەکتر. ئەمێ وتاری ئەم جومعەیە پشتیوان بەخوای گەورە لەگەڵ جەنابتاندا لەسەرەوە قسە بکەین، بە تایبەت ئەم جومعەیان لەسەر ژن قسە دەکەین. ژن کۆڵەکەی ماڵە و دەور و ئەساسیاتی گەورە لەسەر دەستی ئەوە لە ماڵە ڕوودەدا. ئایا ژن خەمهێنە یان خەمڕەوێنە؟ ڕاستیەک ئەوەیە، ڕاستیەک کە هەموو پیاوێکی بەڕێز وەکو جەنابتان دەیزانێ ئینسان کە ژن دێنێ، پیاو کە ژن دێنێ بڕواتە مێ بەڕێزان هەر بۆی نەهێناوە نانی بۆ ئامادە بکە و چێشتی بۆ لێنێ، چای بۆ لێنێ. بەخۆ زۆر پیاو هەیە زۆر نانەکەی لە ژنەکەی دەتوانێت باشتر ئامادەکات، چاش بۆ خۆی لێنێ، بچێ لە مەطعەم نان بخوا. ژنی هەر بۆیە نەهێناوە جلی بۆ پشووە، هەر نەیهێناوە منداڵی بۆ بخاتەوە. بە پێچاوانەوە زۆر لەوە گەورەتر کە ئەویش گرنگترین بنەمای دابینکردنی پێداویستە معنەویەکانی مرۆڤ دۆزینەوەی دڵێکی هاوشان و هاوڕازە. گەورەترین خۆشیەکانی ژیان پێکەوە ژیانە لەگەڵ ژنێک کە شادی هێن و خەمڕەوێن بێت بۆ پیاوەکەی. گرنگ نییە ژن لە خۆشیدا لەگەڵت پێ بکەنێ، چونکە تۆ خۆت دڵخۆشی، بەڵکو گرنگە لە کاتی خەم و پەژارەدا پشتت بەرنەدا و کۆڵی قورسی خەمت لەگەڵ هەڵگرێ و هەندێکی لابەرێ. زانایە قسەیەکی زۆر جوانی کردو، جارێک خوێنمەوە، دەڵێ دڵخۆشی باڵی هەیە و دەفڕێ و جەستەی نییە. سبحان الله، ئینسان تاقی بکەوە کە تۆ دڵخۆش بووی هەل لە خۆ هەز دەکەی لێی لەسەر زەوی نەماوی. دڵخۆشی باڵی هەیە، جەستەی نییە، بەرزت دەکاتەوە. ها ئینسان لە کاتی دڵخۆشیدا مەست دەبێ، یعنی دەڵێ هەل لەسەر ئەم زەویە نەماوم. ساڵێک خۆشیت بە چەند دقەیەک لێ دەڕوا، بەرز بوویتەوە لە زەویەوە. جەستەی نییە دڵخۆشی، بەڵکو باڵی هەیە و لەگەڵ خۆیان دەتبا و بەرزت دەکاتەوە. پێویستیت بە کەس نییە. بەڵام دەڵێ خەم و پەژارە، دڵتەنگی و دڵ ناڕەحەتی و ناڕەحەتیەکانی ژیان جەستیان هەیە، قورسن، بەڵام باڵیان نییە. بۆیە کاتێک کە دڵتەنگی ڕوت تێدەکات دێتە سەر شانت، دێتە سەر جەستەت، نەک ئەوەی بەرزن ناکاتەوە لە کۆڵن نابێتەوە، شانت دادەگرێ. ئەها کوردەواری زۆر جوان لەو مەسەلە دەرون ناسی حاڵی بوون، ئەڵێ خەم شانی داگرتووە، فعلەن خەم چەماندوویەتی لەژێر ئەو بارە قورسەدا. بۆیە ئەو کاتە بۆیە خەم هەراسانت دەکا، بۆیە خەم ئەگەر یەک ڕۆژ خەمبار بیوە زانی ساڵێک لە تەمەنت بە ناڕەحەتی ڕۆیشتووە. ئالەم کاتەدا ئینسان ور دەبێتەوە، چاو ور دەکاتەوە. بڕوا بێت لە خۆشیدا زۆر خەڵکت لەبیر نییە، لە تنگانەدا چاوی ئینسان تیژە، تۆ بڵێ کەسێک بە تەلەفۆنێک هەواڵم پرسێ، کەسێک یەک قسەی خۆشم لەگەڵ بکە، زۆر جا عەرزی جەنابتانم کردو، جارێ تۆ پارەت لە کەس ناوێ، بەس هەر کەسێک یەک قسەی خۆشت بۆ بکە بۆ تۆ هەموو دنیایەکە. لەوێدا هەز دەکەی کەسێک بە قسەیەکی خۆش لەگەڵ تا بێ. ئەگەر هاوسەرەکەی ناوماڵی خۆل لەگەڵ تا بێت چەند خۆشە، چۆن بەشێک لەو خەمە گەورە لەسەر لا دەبا، جاری وایە هەموو لەسەر لا دەبا کە جەستەی داگرتووی. ئافرەتی شادی هێن گریان دەگۆڕێ بە خەندە، خەم دەکا بە شادی، پەرێز دەکا بە گوڵستان. دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئافرەتێک هەبوو ناوی غومەیسای کچی ملحان بوو، لە شاری مەدینە دەژیا. هێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچی نەکردو بۆ مەدینە، هەر لە مەکەیە، بەڵام بەهۆی موسعەبی کوڕی عومەیرەوە ئیسلامەتی گەیشتۆتە مەدینە. ئەم ژنە هێستا پێغەمبەری نەبینی و مسڵمان بووە. نازناوی ئوم سولەیمە لە حەدیثە. ئەم ئوم سولەیمە مسڵمان بوو، مێردەکەی ناوی مالیک بوو، یەک کوڕیان هەبوو ناوی ئەنەس بوو. جەنابتان زۆر جا بیستوتان دڵە ئەنەسی کوڕی مالیک. ئەنەس کوڕی ئەو پیاوەیە، ئەو مالیکەیە کە کافر بوو. درێژترین تەمەنی سەحابە کە لە دوای هەموو سەحابەی پێغەمبەر مرد ئەو ئەنەسە بوو، ئەو منداڵە بوو کە لە باوەشی ئەو ئوم سولەیمەدا بوو. لە هەموو سەحابە تەمەنی درێژتر بوو، لە دوای هەموویان وەفاتی کرد. کاتێک کە هاتە ماڵەوە مالیک بینی ئوم سولەیمی ژنی وا تەسبیحات دەکا و شایەتمان دێنێ، وتی ئەوە چییە؟ وتی وەڵام مسڵمان بووم. وتی نا، وتی بارە وەڵڵا تۆش وەرە سەر ئەم ڕێبازە حەقا، پێغەمبەری ئیسلام دێتە ناومانەوە پێش ئەوەی بگا بە ئێمە ئیمانی پێبێنین. ئەوە پێغەمبەری ڕازگۆی ئاخری زەمانە. زۆری لەگەڵ گوت مالیک نەیویست،
وتی ئەگەر پەشیمان نەبێەوە لەو ڕێبازە واز لە بتپەرستی بێنی وعد بە ماڵەکە بەجێ دێڵم ئەوەندە بتپەرستێکی سەرسەخت بوو وتی والله هەرچێک بکەی من لواز لە دینی محەممەد ناهێنم جارێکی تر مالیک ڕۆی بە تووڕێیەوە ماڵی بەجێهێش لە ڕێگادا تووشی دەمەقاڵی بوو لەگەڵ کابرایەکە لە تووڕێی خۆدا کابرا مالیکی کوشت ئافرەت بێوەژن مایەوە بەبێ هاوسەر لەگەڵ ئەنەسی ڕۆڵەیدا 6 ساڵانێک بوو بە یەکەوە دانیشتن و زۆر بە ئافرەتێکی بە حیا و حرمەت بوو هێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم هێشتا هیجرەتی نەکردووە ماوەی عیدەی بەسەر چوو نزیکی چەند مانگی بەسەرا تێپەڕی 4-5 مانگێک پیاوێکی بەڕێزی شەب و ناوی ئەبوو تەلحەی ئەنساری بوو ئەبوو تەلحە سەیری کرد ئەم ئافرەتە بەڕێزە چەند بە حیا و حرمەتەوە لەسەر ئەم کوڕە 6 ساڵانەی دانیشتووە و سەری خۆی کەس کردووە و دانیشتووە بە ئەدەب و بە حیاوە هەل لەسەرەوەی کە موسڵمان بۆ مێردەکەی ماڵی بەجێشت و لە قەدەرێکا تێدا چوو منداڵەکەی بە هەتیوی ماوەتەوە بەڵێ چۆ خوازبێنی و خۆی خوازبێنی لێ کرد وتی ئوم سولەیم تۆ ئافرەتێکی زۆر بەڕێزی منیش پیاوێکی دەوڵەمەندم چت دەوێت لە ماڵی دنیا چیت دەوێت لە ماڵی دنیا بی دەستی بخە سەر و بیکەم بمارەی بۆت شوم پێ بکەوە هەر ئەوە حیفە ئافرەتێکی گەنج و جوانی وەک تۆ بەتەنیا دانیشێ ئەویش وتی باوەڕ کە من ناتوانم هاوسەرگیری لەگەڵ پیاوێکی وەکو تۆدا بکەم وتی بۆ وتی لەبەرەوەی تۆ بتپەرستی تۆ ئەوەی کە لێرەتایە ئەبا تەلحە باش ئیش ناکە هەرچەند پیاوێکی بەڕێزی وتی چۆن وتی تۆ دارێکت هێناوە تا شیوتە کردوتە بە بتێک و لە جیاتی خوا دەیپەرستی بێنە ئەو دارە ئاگری لەسەر بکەوە دەسووتێ جا توخوا خوایەک بێ بە ئاگر بسووتێ توخوا شایانی پەرستنە بەڵام من خوای تاک و تەنها دەناسم کە ئەرز و ئاسمانی بەدەستە ئەبا تەلحە زمانی بەسرا ئەو ژنە چی دەڵێ بەرامبەری ڕۆیشتەوە بیری کردەوەتی نا دیارە ماڵەکەم زۆر نیشان نەداوە ئەم جارە ڕۆژی دووەم هاتەوتی دوێنە باش حاڵی نەبووی ئەوەندەی دوێنە ماڵم دایتێ ئەوەندەی تریشت دەدەمێ ژیانێکی شاهانت بۆ پێک دێنم ئەنەسیش بە خێو دەکەم ژنیشی بۆ دێنم ئەیکەم بە کوڕی خۆم خەمی هیچ شتێکن نەبێ ئەم جارە مافرەتە ویستی بانگەوازی بکا بۆ لای خوا وەکو دوێنێ قسەی لەگەڵ نەکردەوە وتی والله ما مثلك يا أبا طلحة يرد ولكنك رجل كافر وأنا امرأة مسلمة ولا يحل لي أن أتزوجك وتی ئەبا تەلحە تۆ پیاوێکی زۆر بەڕێزی تۆ کەسێکی گەنجێکی زۆر جوان و چالاکی پیاوی وەکو تۆ بچێتە خوازبێنی هەر ئافرەتێک ڕەت ناکرێتەوە ڕەفزی نادرێتێ بەڵام ئەوەندە هەیە تۆ پیاوێکی کافری منیش ئافرەتێکی موسڵمانم دروست نییە ئافرەتی موسڵمان شو بە پیاوێکی کافر بکە فإن تسلم فذاك مهري ولا أسألك غيره والله وەرە مسڵمان ببە هەموو ئەو سەرەت و سامانەی بۆ باسی دەکەی و بۆم باز دەکەی هەمووی بۆ خۆت هیچم لە ماڵی دنیا ناوێ ئەڵقەیەکم ناوێ بەس مسڵمان بوونت مسڵمان بوونەکەت مارەیم بێ وعد بێت تۆ مسڵمان بە لە دینی خوا حاڵی بە وەرە سەر دینی محەممەد مارەی من بریتی بێ لە مسڵمان بوونەکەت هیچم لە ماڵی دنیا ناوێ ئەم پیاوە کە ئەمەی بینی بەڕاستی گەورەی ئافرەتێکی وەکو چێوێک هاتە بەرچاو ئافرەتێک مادە نابینێ مەبدەئی هەیە بۆیە دەبێ خوشکانمان وریابن پیاو ئەو لە کاتی هینا نەچێتە بەسەر مادەیە بکەوێ بەسەر معامەلەی مادە و مسقاڵی زێڕ و ئەوانەدا بکەوێ هەرچەند دەبێ کوڕەکەش وەکو ئەبا تەلحە مەرد و پیاو بێ ئێستا زۆر کەس کە داوای مارەی زۆر دەکات فەقیرە ترساوە ئەڵێ نەوەکو بانی نرخ بۆ کچەکەم دانەنێ هەر ئەوە تەڵاقیدا خۆزگە گەنجیش وەکو ئەبا تەلحە مەرد و پیاو بێ وەی ماڵی دنیا لە بەرچاو نەبێ وتی ئەمە مەبدەئی هەیە ڕێک چوە ناو دڵیەوە وتی چی بڵێم بێمە سەر دینی تۆ بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەبا تەلحە بوو بە یەکێک لە نوێنەری مەدینەیەکان لەو 12 نەقیبەی کە پێغەمبەر لە بەیعی عەقەبەیە هەڵی بژاردن بوو بە یەکێک لە شێرانی خوا بوو بە یەکێک لەو کەسانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو والله کە جەنگ ڕوودەدا بەس دەنگی نەعرەتەی ئەبا تەلحە بە 1000 شمشێر بەدەست هەیە ئەوەندە پیاوێکی بەسام و بەهایبەتە بەس کە هاواری الله ئەکبەر دەکات لە مەیدانی جەنگا بەس هاوار و نەعرەکەی بەقەدەر 1000 پیاوی شمشێر بەدەست کاریگەری لەسەر کافر هەیە ژیانێکی خۆشیان لەگەڵ ئەم ژنە بەسەر برد قەدەرێک کاتە پێشەوە حامیلە بوو و موسولەیم حامیلە بوو منداڵێکی زۆر جوانی بوو نۆبەرەی ئەبا تەلحەیە زۆر دڵیان پێی خۆش بوو منداڵەکە خەریک بوو دەکەوتە سەر دارەدارە و گاگۆڵکەی دەکرد و دەڕۆی کە مناڵ لەو کاتەیە ڕووناچی بەڕاستی ماڵە دایک و باوک هیچ شتێکیان بەقەدەر ئەو مناڵە خۆش ناوێتەوە تازە ئەوا سەر پێکەوتە و دایە و بابە دەکات لەم کاتەدا ئەبا تەلحە سەفەرێکی هاتە پێش و سەفەری کرد
پیاوەکە سەفەری کرد و ڕۆیشت و لە ماڵ نەبوو چەند ڕۆژێکی پێچوو وەختی ئەوەی بوو بۆ نمونە پێنجشەممەیەک بێتەوە لە دەوری نیوەڕۆدا ئەم منداڵە تایەکی قورسی هەبوو نەخۆش بوو چەند ڕۆژە لەوە پێش نەخۆشیەکەی لێک گران کرد و لە دەمەوە عەسرا وەفاتی کرد منداڵەکە مرد ئەبێت دایک چه ئازارێکی هەبێ لەم وەختەیە چ ناڕەحەتیەکی گەورەیە ژنەکە نۆبەرەکەی مرد کوڕە جوانەکەی مرد بەڵام بیری کردەوانێت چەند سەعاتێکی تر بەرەو مەغریب دێ و مێردەکەی دەگاتەوە ماڵەوە ئەم ئافرەتە بیری کردەوە خۆ من جەرگم سووتا بەڵام توخوا با من مێردەکەم ناڕەحەت نەبێ بۆیە هات منداڵەکەی شت و کفنێکی تێوە پێچاو بردی لە ژوورێکی دواوە بەتانێکی پێدادا و لێیگاوە بە خزمەکانی وت بە دراوسیەکان و کەسوکاروتی لا تحدث أبا طلحة بابنه حتى أكون أنا أحدثه تکاتان لێ دەکەم دڵم عاجز دەبێ ببیستمەوە هیچ کەسێک بە ئەبا تەلحە بڵێ کوڕەکەت مردووە حتا خۆم قسەی لەگەڵ دەکەم ببیستمەوە هەر کەسی ئەم خەبەرەی پێدا بێ دڵنیابێ عاجزی دەکەم ئەبێ ئەو خەبەرە خۆم پێ بڵێم خۆشمە زانم چۆنی پێ دەڵێم بەڵام ئافرەتە وا لەلایەکەوە دڵی وەکو مەنجەڵ دەکوڕێ لە تاوی ئەم کوڕە جوانی کە لەبەر دەستیان مردووە خۆی شتوێتی و کفنی کردووە بەڵام لەو لاشەوە چاوەڕێی مێردەکەیەتی هەر خێرا هات و مریشکێکی سەر بڕی و خواردنێکی خۆشی بۆ ئێوارە بەو پەلەپەلە ئامادە کرد ئەبا تەلحە هاتەوەتی کوڕەکەمان لەکوێیە وتی ماڵی خوشکەکەت بردویانە وەزعی باشە توانێت خۆ بە ئەم شەو لێرە بەلای ئێمە تۆزێک گاڵتە و گەمەی لەگەڵا دەکەین وتی خۆ نەخۆش نییە وتی عیبی نییە هەر بەسەر خۆی نەهێنا نانێکی خۆشی دایە سەرنجی حەدیثەکە بدەن دەفەرمێ ثم تصنع له أحسن ما كانت تصنع قبل ذلك فوقع بها ئەو کاتە خەڵک زوو خەوتوە کارەبا و تەلەڤیزۆن و هیچ شتێک نەبووە چراکەش وردەوە بەرەو کزی دەڕۆی ئاگرەکە دەکوژایەوە خێرا خۆی ڕازاندەوە کام جلەی جوانی شەوی بوو چێنی بوو چوو ئەوەی لەبەر کرد چاوی ڕەشت ئەگەر بۆنێکی خۆشی دەستکەوت بە خۆی کرد جێگای بۆ ئەبا تەلحە ڕاخست چوو لەگەڵ یا خەوت دەفەرمێ شەوی بوو چێنی ئاوا خۆی تەسلیم نەکردبوو ئەوەندە بە چێشەوە لەگەڵی ڕاکشا حتى فلما رأت أنه قد شبع وأصاب منها حتى بري بيان كهستي كر أبا طلحة تواو لم آفرت تيربو كذا زان ما بستم تشيا تواو جستي تيربو حساوة توا شو آي بر لحمامك يا أبوي دانا وأبا طلحة جليب تازيب وبردو خوشتو كهات ودز نيجي كربوتين جالس ما خدمت في غنبري خاص عصام دشم بو مزقو بو نيجي بياني وتي بياو بريزا كان بوست يكبر سيارم هيا سبحان الله أما أفرتا لناخ ولا الشوا ودخول جنازة ولا جوري دواويا أما شيء لقل ميردك يا كدو لبيا الشوا وتي أبا طلحة أرأيت لو أن أقواما أعاروا عاريتهم أهل بيت فطلبوا عاريتهم ألهم أم يمنعوهم وتي أقم مالك أمانتي شانها باري شانها لاي مالك داينين بڵێن ئەم پارەیەتان لابێ ئەم ئەمانەتەمان بۆ پارێزن حتا بۆی دێنەوە ئەگەر هەر وەختێ بۆی چوونەوە ڕۆژ بێ یان شەو بێ هەر کاتێک بێ ئەو ماڵە بۆیان هەیە بڵێن پارەکە نادەینەوە وتی نا بۆیان نییە ماڵی خۆیانە هەر وەختێ بێبێن تۆ ئەمانەتێکە لات دانراوە بەڵام ئوم سولەیم مەبەستە لەو پرسیارە چییە ئەمانەتی چی ئەمجا چای پڕ بوو لە فەرمێسک وتی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون ئەزانی ئەبا تەلحە کوڕە تاقانەکەمان مردووە یەکسەر پیاوە لە شوێنی خۆی ئەڵێ وەستا ڕاستڵەکی زمانی لە بۆ کەوت وتی ئەی تۆ لە ئێوارەوە چی بۆ من دەکەی خۆ من ئەم شەو لە هەموو شەوە خۆشەکانی ژیانم خۆشتر بوو تۆ قەت ئاوا باش بووی لەگەڵما بەقەدەر ئەم شەو باش نەبووی ئەی چۆن جەنازەی کوڕەکەم لەوێ بێ کوڕە تاقانەکەم و تۆش ئاوا لەگەڵ منا کرد وتی وەڵڵاهی کە کوڕەکەم مرد ئاگر لە جەرگمایە بەڵام بیرم کردەوە تۆی پیاوی بەڕێز چەند لەگەڵ منا باشی لە ڕێگاوە کە دەیتەوە شەش حەوت شەوە لە ماڵنی هەفتەیەکە لە ماڵنی ئەم ماوەیە بیرت لای ئەوە بۆ بێ و باوەشی خێزانەکەت و لەگەڵ هاوسەرەکە تا بخەوی چەند خەیاڵی خۆشت هەبووە چەند چاوەڕێی جوانت هەبووە چەند نانی باشت بۆ ئامادە بکرێت شەو لەگەڵ تا بخەوم هەموو ئەمانم لە مێشکی خۆمە ئامادە کرد کوتم تو خوا با مێردەکەم نەڕەنجێ با ئەو هەموو خولیا و ئاوات و ئومێدەی کە هەیەی توخوا بە لە دڵیان نەبێتە بڵقی سەراو نەپوچێتەوە وەڵڵاه لەبەر خاتری تۆ دانم بە خۆما گرت فرمێسکم کرد بە خەندا پەرێزم کرد بە گوڵستان بەس بۆ ئەوەی تۆ خەمبار نەبی ئتر وردەوە دەخەمەکە لەسەر شان منسوب دەبێ و ڕوو دەکەینە خوای گەورە ئەبا تەلحە هەر دواقی وڕما بوو هەر هیچی بۆ نەدەکوترا ڕۆیشتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای نوێژی بەیانی بابەتەکەی بۆ جێڕایەوە وتی قوربان کوڕەکەمان مردووە و
مسلمیش ئەمە بە حاڵی بۆ لەگەڵما پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستخۆشی لە ئەبوو مسلم کرد و فەرمووی بارەک الله لەکما فی غابری لەیلەتیکما فەرمووی یا ڕەبی خوا بەرەکەت بخاتە کاری ئەم شەوتانەوە دەفەرمێ کوڕێکیان بوو ناوی عەبدوڵڵاه بوو ناویان نا عەبدوڵڵاه ئەو شەوە سوبحان الله ئەو مسلم حامیلە بوو لەو جوود بوونەدا حەملی بوو دوای 9 مانگ کوڕێکیان بوو ناویان نا عەبدوڵڵاه و مسلم فەرمووی نابێ کەس دەمی شیرین کە پێغەمبەری خوا نەبێ ئەنەس دەفەرمێ مەلەتکەکان خستە باوەشی منەوە و دایکم وتی بیبە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم چون پێغەمبەر لە مزگەوت بوو فەرمووی دیارە ماڵی ئەبا تەلحە منداڵیان بووە وتم بەڵێ فەرمووی بیهێنە خورمایەکی عەجوەی هێنا و دەفەرمێ پێغەمبەری خوا خستیە دەمیەوە مژی هەتاوەکو لیکاوێکی دەردا ئەمجا خورماکە شل بۆوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لیکاوی دەمی خۆی هێنا کە شیلاوی خورماکە بوو خستێ ژێر مەڵاشی منداڵەکە و مناڵەکە دەستی کرد بە مژینی خورماکە و مڵچەمڵچی لێ دێنا پێغەمبەری خوا هەمیشە قسەی خۆش بە فەرمووی سەیری ئەم مەدینەیانە چۆنن حەل لە مەلۆتکەییەوە چەندیان حەز لە خورمایە سەیری ئەم خورمایە چۆن دەخوا مڵچەی لێ دێنێ ئای ئەم مەدینەیانە حەزیان لە خورمایە ئەمجا ناوی نا عەبدوڵڵاه بەڵام ئاگامان لێبێ بەڕێزان کەس نەچێ ئەو هەڵەیە بکە منداڵێک ئەگە بتەوێ ناوی بنەی خورما بێنی بۆ خۆت بیجووی یان بە مامۆستایەکی ئاینی یان بە شێخێک بە بەڕێزێک چونکە لیک و دەمی ئێمە دەیان میکرۆبی ڕەم بێت تێدا بێت لیک و دەمی پێغەمبەری خوا ناشبهێندرە بە هیچ ئینسانێکی تر نابێت کەسێش کە ئەمە بکە بڵێن وەڵا پێغەمبەر وای کردو چونکە لیک و دەمی پێغەمبەری خوا هەمووی مبارەکە هەمووی بەرەکەتە هەمووی سیحەت و تەندروستیە لیک و دەمی ئێمەی گەورە لەوانەیە شتێکی تێدا بێت دوای منداڵەکە بیکا بە نەخۆشی بەڵکو خورماکە بێنە لە ئاوێکی زمزمە لە ئاوێکی پاکە شلیکەوە نەرمیکەوە تاوەکو شیلەی خورمایەکی لێ دروست دەبێ و ئەمجا ژێر ماڵاشوویدا دەفەرمێ لە بوخاریدا دەفەرمێ ئەم منداڵە گەورە بوو هاوسەرگیری کرد 9 کوڕی بوو ئەو عەبدوڵڵایە كلهم قد حفظوا القرآن هەر 9 کوڕەکەی حافظی قورئان دەرچوون 9 کوڕی حافظ قورئان دەرچوو لە بەرەکەتی ڕەحمەتی ئەو ژنەوە بەڵێ ئەوە ئافرەتێکە ئەمە خەمڕەوێنە نەک خەمهێن بەڵام بەداخەوە ئافرەتی وا هەیە بچووکترین خەلەلێک هەبێ چەند شەو ئامادەنی لەگەڵ مێردەکەیە بخەوێ نەک ئەولادێکی مردبێ ژیانی لێتاڵ دەکا بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم والله بەڕێزان ئەم ئافرەتە لە دنیادا موژدەی بەهەشتی پێدرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دخلت الجنة فسمعت خشفة بين يدي فقلت ما هذه الخشفة فقيل الغميصاء بنت ملحان لصحيح مسلم حديثك هاتوا فەرمووی چوومە بەهەشتەوە پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وسلم فەرمووی چوومە بەهەشتەوە گوێم لە خشپەی ڕۆیشتنی کەسێک بوو وتم ئەوە دەنگی کێیە دەنگی پێیەکانی دێو لە بەهەشتا دەسوڕێتەوە وتیان ئەوە دەنگی غومەیسای کچی میلحانەکە ئوم سولەیمە ئەو ئافرەتەیە هێشتا نەمردووە پێغەمبەری خوا فەرمووی واللهی گوێم لە خشپەی پێیەکانی بوو لە بەهەشتا دەڕۆی مژدەی بەهەشتی درایە ماڵەکەی کرد بەهەشت بەڕاستی ئافرەتی ئاوا خەمڕەوێنە نەک خەمهێن بەڵێ پیاو هەستی هەیە باژن بزانێ پیاو ئەم ژنانەی هەموو پیاوێک ژنی خۆی خۆش دەوێ بەڵام ژنەکە خۆی ناشرین دەکا چونکە ئەمانە خەمهێنن نەک خەمڕەوێن هەمیشە پیاو حەز بەوە دەکا ژنەکەی خەمڕەوێنی بێ نەک خەمهێنی بێ بۆیە خوشکی بەڕێزم گوێ لە ئەم بابەتانە بگرە ئەم جوعەیە باسی 5 صیفەت دەکەین ئەم 5 صیفەتە لە هەر ژنێکە هەبێ لە هەر ئافرەتێکە هەبێ وا لە مێردەکەی دەکا ناڕەحەتی بکە وا لە مێردەکەی دەکات چەندەی خۆش دەوێت لەبەر چاوی خۆشەویستەکە کاڵ دەبێتەوە بۆیە خۆشەویستی خۆت کاڵ مەکەوە یەکەمیان المرأة النكدية تسعى لإثارة المشاكل والخلافات هەر ئافرەتێک لەسەر بچووکترین شت کە لە ماڵە ڕوودەدا کێشەیەک دروستکە ئافرەتی وا یەک پەرداغ ئاو بڕژێ لەم زستانەیە لە ماڵە دەیکا بە کێشەیەک هەفتەیەک بێ لەسەری بڕوە تەواو نابێ شتێک خوا نەخواستە مێردەکە لە بیری چوو بێ لە بازاڕە هاتبێتەوە نەیکڕی بێ میوانیان هەبوو لە بیری چۆ میوە بکڕێ میوانەکەش بەڕێ دەکرێت ئەتر یەک هەفتە لەسەر ئەوە چۆن ئەم پیاوە کەم تەرخەم بۆ چۆن نەتێناوەتەوە و چۆن حیات بردوین و چۆن ئەمە ماڵە یعنی شتەکە زۆر بچووکە بەڵام ئەم ژنە گەورەی دەکا لەسەر بچووکترین شتی ناو خێزانەکە مشکلەیەک دروست دەکا ئەم پیاوە حەز بەم ژنە ناکە وردە خۆشەویستەکەی کاڵ دەبێتەوە دووەم المرأة الزنانة ئەو ئافرەتەی دائیمە پرسیار دەکا پرسیاری زۆرە لێکۆڵینەوەی لەگەڵ مێردەکەیدا زۆرە
مێردە هەزار فکر و خەیاڵی هەیە چۆتە خەیاڵەوە لە کتوپڕا ڕای دەپەڕێنێ ئەوە بیر لە چی ئەەکەیەوە ئەوە خەیاڵت بۆ کوێ ڕۆیشتووە ئەوە لە کوێی ئەوە ڕەنگت بۆ ناتەواوە ئەو بۆ ڕەنگت تێک چووە لە دەرەوە چێت بینیوە چێ تەلەفۆنی بۆ کردی قسە لەگەڵ چێ کردووە بۆ ماڵی چێ چووی یعنی وەکو حاکمێکی تەفتیشی و لێکۆڵینەوە تحقیق ئەم پیاوە جارێک دوو جار دە جار ئیتر تەحمولی نامێنێ پیاو خوشکانی بەڕێزمە بێ بزانێ پیاو زۆر حەزی لە لێکۆڵینەوە نییە حەزی لێ لە ماڵەوە ئارام بێ نەک ئەو هەموو تحقیقی لەگەڵا بکرێ ئەگە بە پێویستی بزانە شتەکانت بۆ باز دەکا ئەینا سەری تۆی پێوە نایەشێنێ سێم المەرئەة العنیدە ئەو ئافرەتەی زۆر عینادە دەکرێت جارێک ئافرەت سەرسەختی بنوێنێ و بە قسەی مێردەکەی نەکا بەڵام ئەو ئافرەتەی هەمیشە بەربەرەکانی مێردەکەی دەکا بەردەوام لە منافەسەدایە لەگەڵیە گوێڕایەڵی ناکات دایما ئەو بڵێ ئەمە سپیە ئەو دڵێ نەخێر چونکە تۆ تووتە سپیە ئەبەر ڕەش بێ ئیلا لەسەر قەراری خۆم سوورم ئەو ئافرەتی عینادە ئافرەتی مهمیلە کە گوێ بە خۆی نادا قەت ئامادە نێ جارێک جلێکی جوان بۆ مێردەکەی لەبەرکە مێردەکەی ئەڵێ حەزم لێ چاوت ڕەشکەی ئەو نایکە حەزم لێ خەنە لە دەستە دەیڵێ نایکەم گوێی پێ نادا حەز و خواستەکانی مێردەکەی پشت گوێ دەخا حەزم لێ فڵان جلێکی سوور لەبەرکەی ئەو لەبەری ناکە ئەوە یعنی ئیهمالی حەز و خواستەکانی مێردەکەی کرد گوێ بە جلەکانی نادا گوێ بە لاشەی خۆی نادا گوێ بە منداڵەکانی نادا گوێ بە ماڵەکەی نادا پەرش و بڵاو بێ پیاو ئەم ژنەی لەبەر چاو دێتە خوارەوە ئەو ئافرەتەی کە غەیوڕە غیرەتەن مفریتەتەن ئافرەت و پیاو غیران لە بەرامبەر یەکتر هەیە و نیشانەی خۆشەویستیە هیچ ئافرەتێک حەز ناکات لە ژیانیا پیاوەکەی قسە لەگەڵ ژنێکی کەدا بکە ئەوە سوبحان الله تەبیعەتی هەر چۆن پیاوی بە حرمەت و بە غیرەت قەت قبوڵ ناکات ژنەکەی کەسێ نەزەری لێ بکات ژنیش هەمان هەستی هەیە ئەمە تا ئێرە خۆشەویستی دروست دەکات پیاو کە زانی ژنەکەی غیرەیەک دەکات بەڵام غیرەیەکی گونجاو نیشانەوە ژنەکەی خۆشی دەوێت ئەمیش زیاتر خۆشی دەوێت غیرە وەکو خوێی چێش دوایە بەڕێزان کام خواردنەی دەڵێ خۆشە خوێی پتێ نەکرێ ناخورێ وایە نا بۆ ناخورێ بەڵام ئەو خواردنەی کە تۆ هەموو خولیا و ئاوات یەکتیە زۆرت برسیە زۆرت حەز لێیەتی بە تەمای بیخۆی بە دوویا دەگەڕی مەسرەفی بۆ دەکەی بێنە لە جیاتی کەوچکێ خوێ یەک چیسە خوێتیەکە توخوا بۆ دەخورێ بەخوا بەدەستی خۆ دەیڕێژی غیرە کە گەیشتە دڵپیسی پیاو پێ قبوڵ ناکرێ ئیتر ماڵ دەشێوێنێ وەکو ئەوەی لە جیاتی کەوچکە خوێیەکە کەوچکە چایەک تۆ بچی یەک چیلۆی تێکەی هیچ هێزێک نێ بتوانێ بەرگەی بگرێ ئەبێتە سووتێنەر بۆیە لەم حاڵەتەیە خەتەرە ئەو کاتە ماڵەکە وێران دەبێت بۆیە ئەگەر ئافرەتێک لەو سنوورە دەرچوو ئەوە بەڕاستی مێردەکەی وردە وردە خۆشەویستی بەرامبەری کاڵ دەبێتەوە ئەمەم باس کرد هەر بۆ ئافرەتان نییە بۆ تۆی دایک و باوکی بەڕێزیشە بەڕاستی دایک و باوک واجبیانە پێشەوەی کچەکەی شوو بکە پێشەوەی بگوازرێتەوە ئامۆژگاری بکە بڵێ کچم وەرە 5 خاڵت پێ دەڵێم کچە شیرینەکەم قەت لەسەر شتی بچووک تۆ ئەوەی لە ماڵی باوک تا بووە دلواوە دڵنیا بە لە ماڵی مێردا نالوێ ئەوەندەی دایک و باوک نازیان داویتێ لە ماڵی مێردا لە لای خەسوو لە لای شوبرا لە لای ئەو بنەماڵی تر ڕەنبێ ئەو نازن نەدرێتێ کچی خۆم مشکیلە لە ماڵا دەبێت لەسەر شتی بچووک لە پوشکەیەک شێوێک دروست مەکە شێچێک مەکە بەگایەک مێشێک مەکە بەگا مێشێک شت بچووکەوە نەک گەورەیەکی ئەوە نەسیحەتی بکە بڵێ کچی خۆم ئەوەندە پرسیار و لێکۆڵنەوە لە مێردەکەت مەکە لە خەیاڵێک ئایا مەڵێ دەبێت بیر لە چ دەکردەوە پێویست ناکە خوازانە بیری لە چی دەکردەوە مشکلەیەکی خۆی هەیە زۆر پرسیار لە هاوسەرت مەکە پێ بڵێ عیناد مەبە لەگەڵیا حتا زانیت تۆ لەسەر حەقی بڵێ قەی ناکە پیاوەکە قسەی تۆیە مادام تۆ وا دەڵێی قەی ناکە ئیهمال مەبە یعنی مناڵەکەت بوو دوو مناڵت بوو تر واز لە ژیان مەهێنە هەمیشە کچەکە جوانەکەی جاران بە بۆ هاوسەرەکەت ئەبێت دایک ئەمە بە کچەکانی بڵێ باوک ئەمە بە کچەکەی بڵێ کە شوو دەکا هەروەها پێ بڵێ کچی خۆم غیرەی لێ بکە بۆی دەرخە کە تۆ من چەند تۆم خۆش دەوێ حەز ناکەم قەت ئافرەتێکی تر لە ژیانت دابێ بەڵام دڵپیز مەبە نەک بە پێچەوانەوە بڕوا بکەن بەڕێزان باوک و دایکی وا هەیە پێچەوانەی ئەمە نەسیحەتی کچەکەی دەکا ئەڵێ کچم لێ قبوڵ نەکەی ئەگە کوتی یەک تۆ بڵێ دوو بانەها بەس نەکا بەسەر تازاڵی بۆ لە ماڵی باوکتا چکەم و کوڕیت هەبووە پرسیاری لێ بکە بڵێ ئەم پارە لەکوێ بوو ئەمە چۆن بوو بۆ کوێ چووی با بزانێ کەسێکە لێی دەپرسێتەوە پێی دەڵێ گوێڕایەڵ مەبە پیاو کە پارەی هەبوو یان ژندیان یان پیاو دەکوژێ وریای بە ئاگال لە خۆت بێ بزانە سەیری چێ دەکا بزانە تەلەفۆن بۆ چێ دەکا وەڵڵاهی ئەمە دڵسۆزی نییە بۆ کچەکەت ئەوە بەم قسانە ماڵی وێران دەکەی بەم قسانە ماڵەکەی بەسەرا وێران دەکەی لە جیاتی خۆشبەختیکەی
ئەی ژن بزانە لە هەموو کەس لە پێشتر بۆت مێردەکەتە ڕازی بکە خوا لێ ڕازی لێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا ينظر الله تبارك وتعالى إلى امرأة لا تشكر لزوجها وهي لا تستغني عنه خوای گەورە بە چاوی ڕەحمەت سەیری ئەو ژنە ناکە کە هیچ کات سوپاسی مێردەکەی ناکە هیچ چاکەیەکی مێردەکەی لەبەر چاو نییە لە کاتێکە لێشێ بێ احتیاج نییە چ ژنێک هەیە بێ ویستی پێیەتی بەڵام قەت سوپاسی ناکە قەت باسی چاکەیەکی لای دایک و باوکی ناکە ئەم پیاوە ئەم هەموو چاکەی هەیە جارێک مەدحێکی ناکە بەڵام ئەگە زەمێکی هەبێ هەمووی بڵاو دەکاتەوە خوشکی بەڕێزم کە شوت کرد باوک و دایک و برا و کەس و کارت لەبیر مەکە باوک و دایکت خوشکەکانت براکانت کەس و کارت هەمووی ڕێزی خۆیان لێ بگرە سەردانیان بکە حرمەتیان بگرە سیلێ ڕەحم جێبەجێ بکە کە مناڵێک دوو مناڵ سێ مناڵت بوو ئەوانە جگەرگۆشەی خۆتن ئەوە داری بەرن لە بینی تۆ مێردەکەتە هاتوونە دنیاوە خوا چاوی ڕۆشن کردوون پێی حرمەتی منداڵەکانت بگرە بەڵام ئاگال لە شتێک بێ ئاگال لە شتێک بێ هیچ کات مێردەکەت مەگۆڕەوە بە هیچ کەس تەنانەت کە گەیشتە هەڵبژاردنی ئەوەی باوکت و مێردەکەت بڵێ مێردەکەمم دەوێت لە بینی منداڵەکەت و مێردەکەت جگەرگۆشەکەت بڵێ مێردەکەمم دەوێت چونکە هیچ کەس تازە فریای تۆ ناکەوێت ئیلا هاوسەری ژیانن نەبێ مێردەکەت بە هیچ کەس مەگۆڕەوە دڵنیا بە خوشکی بەڕێزم کە گوێبیست و بینەری ئەم وتارەی واللهی حتا نرخی مێردەکەت لابێ تا بە حرمەتەوە ناوی بێنی تا لەبەری هەستی تا پێڵاوی بۆ دانەی تا بە دەوریا بێ و بڕۆی تا ڕێزی لێ بگری واللهی لای منداڵەکانت بەڕێستت دەبی لای ماڵی دایک و باوک و خوشک و براکانت بەڕێستت دەبی خەڵکی زیاتر ڕێز لێ دەگرن حتا مێردەکەت بە چاوی بێحورمەتی سیرکەی بەدەم یا بێیتەوە بیشکێنیەوە لەگەڵ یا بێ ڕێزبی واللهی منداڵەکانی خۆت لایان بێ ڕێز دەبی واللهی باوک و دایکی خۆت تۆیان لا بێ ڕێز دەبێت کە ڕێزی مێردەکەت ناگری جا چ کەسێک هەیە حەز بکا ڕێزی نەبێ و بێحورمەتی پێ بکرێ حرمەتی تۆی ژن بە حرمەتێکەوە کە لە مێردەکەی خۆتی دەگری چەند ڕێز لەو بگری دڵنیا بە خۆت ڕێزدار کردووە ئافرەتی بەڕێز دەبێ بزانێ کە شووی کردووە بڕیاریدا چی بێ ها کوردەواری وشەکانی چەند جوانن هاوسەر نەک هاوشەڕ زۆر کەس هەیە هاوشەڕە دایمە شەڕە زۆری کەسیش هەیە واقعاً هاوسەرە هاوسەر یعنی ئێمە دوو سەرینمان ناوێ ژنەکە یەک سەرینمان بەسە سەری تۆ لە کوێبێ سەری منیش لەوەیە لە قەبری شابێ لە تەنیژیەکەوە بین لە قیامەتی شابەیەکەوە بین ئەو معنای هاوسەرە ئەو معنای زەواجە کە کوردەواری زۆر جوان لەو هاوسەرمە واللهی لە کوردەواریدا سوپاس بۆ خوای گەورە ئافرەتانێکمان هەبوون لە کاتی تەنگانەدا پشتی مێردەکانیان بەرنەداوە ومێدەوارم ئافرەتانی ئێمە هەمیشەوا بن مامۆستای بەڕێز مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە لە کتێبەکەی خۆیدا پایزەبرا لە بەرگی یەکەمدا لاپەڕە 50 بە سەرهاتێکی واقعیمان بۆ دەجێڕێتەوە ئەڵێ برادەرێکم هەبوو برادەرێکم هەیە پیاوێکی زۆر ناودار و بەڕێز و بە حرمەت لەبەرەوەی کە فیتنەیە کاتی خۆی ڕاوداوە لە کتێبەکەڵە ناوی نانووسم بۆی باسکردم وتی کاتی خۆی ماڵم گەنج بووم تازژنم هێنابوو لە لادێ بووم خەریکی ئەوە بووم پاییز بوو جووت بکەم دانەوێڵە بچێنم بەگاجووت جووتم دەکرد لە کاتێکا خەریکی جووتکردن بووم و بەدڵێکی خۆشەوە حسابی ئەوم دەکرد خوای گەورە بەرەکەت بخاتە ئەم زەویەوە و ئەو ساڵە خەلا و خەرمانمان پڕ بەرەکەت بێ و ماڵم ئاوەدان بێ و شتێک بۆ خێزان و مناڵم بکڕم بەم خەیاڵە خۆشەوە کاسبیم دەکرد و جووتم دەکرد ئەوەندەم زانیشم برایەکم پەیدا بوو برای خێزانم کوڕی خەزۆرم هات و زۆر بە تووڕەییەوە پەلاماریدام یەخەی گرتم وتم کاکە بۆ وا دەکەی بۆم دەرکەوت کەسانێکی ناحەز بە من کە خۆیان نایاندەوێرا بێنەوە لەو ڕۆم چوون ئەویان پڕ کردبوو قسەیان بۆ کردبوو هانیان دابوو تووڕەیان کردبوو گوایە من قسەیەکم کردووە زۆر بە نەرمی یەخەم گرتەوە دەستم لە یەخەم کردەوە وتم براکەم تۆ برای ژنەکەمی برای منیشی برا گەورەی منیشی تۆ برامی نەک ژن برا وەرە با قسە بکەین وەرە بۆ دڕون دەکەمەوە وەرە هێ من بە هەرچی تۆ بڵێ دەیخەمە سەر چاوم بەڵام بە قسەی خەڵک مەکە کاکە تۆ بۆ خۆت ئینسانێکی گەورە و عاقڵ و ژیری من زۆرم دەکوت و ئەو هیچی نەدەبیست هەر پەلاماری ئەدام و خۆی ڕادەسکاند و لە پڕێکە بەردی گەورە بەدەستەوە بەسەرم کێشێ تینم بۆ هات سەیرم کرد ئەو زەلامێکی کەڵەگەتر و تێکسم ڕا و بەخۆ و بەهێز منیش لە چاو ئەوە لاواز بووم زانیم بەردێکی گەورە بەسەرم کێشە دەمکوژێ ترسم بۆ هات و پاشەخشەم دەکرد و خەنجەرێکم بە من پشتێنەکەوە بوو نەمزانی چۆن شەیتان زەلەی پێکردم خەنجەرەکەم هێنا و ڕاموەشان لە پشتی درا لە پشتی درا و لە 7 ساڵ ڕاست بۆ ئەو شمبراکەم مرد ئای خوا چیم بەخۆم کرد من بەیانی چۆن بۆ چی هاتمە دەرەوە و خەریکی چی بووم و منێک کە لە ژیانمدا خۆم لە مێرولەیەک پاراستۆ بیکوژم
ئێستا کوڕە خەزوورەکەم بەدەستی خۆم کوشت بەسەر بەرد و کەڵەکە بە پێخواسی ڕام کرد و گەیشتمەوە ماڵەوە خێزانم هاواری کرد پیاوەکە بووە لێ قەوماوە وتم هەر قسەمەکە تۆ گردنم ئازاکە بەداخەوە قەت ئەوەی تەوەقوعم نەدەکرد ڕوویدا ژن براکەی تۆم بەدەستی خۆم کوشت لەو کاتەدا چاوەڕێم دەکرد ژنەکەم هاوار بکە بەسەرمدا لە تاوی براکەی چاوەڕێم دەکرد بچێ پەلاماری ماڵی باوشیدا بچێتەوە بەرەی ئەوانەوە وتی چی بکەم چی دەڵێ وتم وەڵڵا جافرەت چی دەڵێم یەکەم داوای لێبوردن لەخوا دەکەم دووەم لە تۆ وەڵڵاهی خەجاڵەتم ئێستا کە سەیری تۆ دەکەم ناڕەحەتم براکەتم کوشت وەڵڵاهی بەڵام من پیاو کوشت نەبووم خۆت من دەناسی خەریکی کار و کەسابەت بووم بە چنێتێک لە ماڵەوە چوومە دەرەوە تووشی ئەم بەڵا گەورەیە بووم وتی من پێ دەڵم چی بکەم وتم بڕۆ بۆ ماڵی باوکت ئێستا ماڵی باوکت بوو کە سوکارت دێنە سەرم و شەڕ دروست دەبێ یەخۆ منیش خۆم ئەوا تەسلیم ناکەم تفەنگەکەم بۆ بێنە شەڕ دەکەم حتا دەمکوژن من خەتایەکم نەکردو من پەلامار دراوم تینم بۆ هاتووە بەڵام تۆ بڕۆ با تۆتیان نەچی لەو بەینات تۆ خۆت بگەێنەوە ماڵی باوکت وتی یعنی ئەوە بەڕاستە ئەو قسەیە دەکەی من ساڵانێکە لەگەڵ تۆدا ئەو هەموو خۆشیەمان بەیەکەوە بووە تۆ ئەمڕۆ لە تنگانەدای ئەمڕۆ پشتت بەردەم و ماڵەکە چۆڵکەم تۆ ئەمڕۆ پێویستیت بە منە ئەڵە سەرم سوڕما ئەم ژنە بەو هەڵوێستە جوانەی بەو هەڵوێستە بەرزەی وتی بەڵێ ئەرە وەڵڵاهی بێنە چوو پەلاماری تفەنگیدا و لە حیوانەکە دانیشت وتی تۆ بڕۆ ژووری دواوە قەسەم بەخوا حتا ماڵی باوکم من نەکوژن و بەسەر لاشەی من دانەیەنە ژوورەوە من نایڵم تۆ بکوژرەی لە دواوە حتا فیشەکێکم پێ بمێنە من شەڕ لەسەر دەکەم من ئەو ڕۆژەی بە شەرعی خوا شوم بە تۆ کرد باسی ئەوە نەکرا ئەگەر برام بکوژی خوشکم بکوژی باوکم بکوژی هاوسەریەکە هەڵوەشێتەوە هاوسەری من و تۆ لە شوێنێکایە بینی برایەتی و خوشکایەتیمان لە شوێنێکایە ئەو برایی من خراپ بووە ئینە تۆ پیاوێکی خراپ نی تۆ پیاوکوژنی هاوسەرایەتیەکەمان قەت نابێ خەلەلی تێ بکەوێ بۆ شوێنانیش دەڕۆی بۆ هەر وڵاتێک ئاوارە دەبی من لەگەڵ تام قاچی تۆ لەکوێوێ سەری من لەوەیە یەک کەسیش دەست بۆ تۆ بێنێ بێ لە پێشەوە من بکوژێ ماڵی باوکم با من بکوژن ئەمجا پەلاماری تۆ دەن هەرچی لەگەڵم کە قەینە تۆ لە ماڵەکە بڕۆ دەرەوە پشتی بەرنەدام خوا ڕەحمی کرد و پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان چوونە بینەوە تەقەدا نەمەزرا و نەهاتنە سەرم و ئاخری سوڵح کرا و حتا مردن دەڵێم مەمنونی خێزانەکەمم کە لەو هەڵوێستە سەختەدا کە کەسێک نەبوو لە دەورم بێ ئەو ژنە پشتی بەرنەدام بەڕاستی ئەم ژنە خەمڕەوێنە نەک خەمهێن خۆزگە ئافرەتان ئاوا بیر بکەنەوە هەمیشە پشت و پەنای مێردەکانیان بن لەم دنیا پڕ موشکیلەیەدا کە ڕۆژانەیە خەیەم خەڵکە دەگرێ ماڵەکان هەڵدەوەشێنێ ژن دەوری خەمڕەوێن ببینێ نەک خەمهێن و بارێکی گران ئەم بابەتە زۆری ماوە هەڵی دەگرم بۆ جومعەی داهاتوو کەسێکیش نەڵێ مامۆستار باسی ئافرەتانی کرد باسی پیاوانێکیش دێ پیاوانێکی شەن بۆ ژنەکانیان خەمڕەوێن نین بەڵکو خەمهێنن وا لە ژنەکانیان دەکەن ئەویش خەمهێن بێ ئەو بابەتەش سەرەی دێ ئینشاءڵڵا بەڵام کاتی جومعەمان لێرەدا تەواو بۆ هەڵی دەگرین بۆ جومعەی داهاتوو بەویستی خوای پەروەردگار داواکارم لە خوای گەورە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوای تەبایی ماڵمان نەشێوێ یا ڕەبی خوای تەبایی و خۆشەویستی بخێنە و هەموو خێزانەکانەوە یا ئەرحەم الراحمین بەڕەحمی خۆت ئەو ژنمێردانی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی یا ڕەبی خوای ئەو ژنمێردانی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی خوای ئەو ماڵانەی ئاژاوەیان تێدایە خوای ئیسلاحی حاڵیان بکەی هیچ خێزانێک لێک هەڵنەوەشێ هیچ ژنمێردێک لێک جیانە بێتەوە یا ئەرحەم الراحمین بە شیفای خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوای ئەوەی شیفای ئەو نەخۆشی جەستەیە شیفای جەستەی بدەی ئەوەی دڵناڕەحەتی و نەخۆشی دەرونی هەیە خوا شیفای دڵ و دەرونی بدەی ئەوەی هەر مشکلەیەکی قەرزاری و نەبوونی و بێدەرەتانی هەیە خوایە خۆت بێ بەهانایە و دەرگای ڕەحمەتی لێ بکەیەوە خوای پەروەردگار ئەم کوردستانەشمان لە چوارچێوەماندا هەمووی ئاگرا خوای کوردستانمان پارێزراوکەی خوای ئەم کوردستانەمان پارێزراوکەی خوای ڕۆڵەکانمان پارێزراوکەی خوای ماڵەکانمان پارێزراوکەی ئەوەی چاکە چاکتری کەی ئەوەی خراپ و لار و لەوێرە خوای بە ڕەحمەتی خۆت و بە هیدایەتی خۆت هیدایەتی بدەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون